یەکێتی مەرجی نوێی هەیە. پێکێنانی حکومەت بەم زوانە زەحمەتە. پێکێنانی حکومەتی هەرێم دەکەوێتە کۆتایی ئەم ساڵ یان سەرەتای ساڵی نوێ. لێدانی حەشدی شەعبی ئەگەرێکی کراوەیە، لایەنی سیاسی هەیە گرێوی لەسەر دەکات. لە نووسینی سەرتیب جەوهەر پێدەچێ پرسی پێکێنانی حکومەت زەحمەتتر بوو بێت. هەندێک هەوڵی نوێ هەبوو بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان لانی کەم کۆبوونەوەیەک بکات بۆ شاوبەستکردن، وەک عەرەب گوتەنی لە حەفظ الماء الوەجهە، بەڵام پێ ناچێم هەوڵە سەرکەوتوو بوو بێت. سەرباری ئەوەی لە کۆبوونەوەی ڕابردووی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی هەردوو لا بڕیاریشیان لێدا بوو. بەپێی دوایین زانیاری دۆسیە و دۆخی نوێ لە نێوان یەکێتی و پارتی سەری هەڵداوە و مەرجی نوێ لەلایەن یەکێتیەوە خراوەتە ڕوو کە ڕێکەوتن بۆ پێکێنانی حکومەت و کۆبوونەوەی پەرلەمان بەم زوانە ئاسان نابێت، بگرێ زۆر زەحمەت دەبێت. ڕەنگە مەرجی نوێ بۆ دواخستنی حکومەت بێ بۆ دوای هەڵبژاردنی عێراق. پێدەچێم دۆخە نوێیە تێکەڵ بەباری ئەمنی و بەدۆخی ئیقلیمیەوە بێت، بۆیە نەک ئەگەری دروستکردنی حکومەت بەڵکو و کۆبوونەوەی پەرلەمانیش کە بڕیار بوو لە مانگی ئەیلولدا بکرێت زۆر زەحمەتە بتوانرێت بکرێت. بەپێی هەموو لێکدانەوەکانی پرسی پێکێنانی حکومەت دەکەوێتە دوای هەڵبژاردنی عێراق، واتە کۆتایی ئەم ساڵ یاخود سەرەتای ساڵی نوێ. ئاماژە و لێدوانە میدیایەکان چ لە ئەمریکا و چ لە ئێران و عێراق دۆخی ناوچەکە لە بەردەم هەموو ئەگرێکدا کراوەیە. لێرەدا مەبەست دووبارە لێدانی ئێران و هاوکات لێدانی حەشدی شەعبیە لە عێراق کە کاریگەری دەبێت لە سەرکۆی بارودۆخ و هاوکێشی سیاسی لە ناوخۆی عێراق. پرسی لێدانی حەشدی شەعبی هێشتا پێ نەگەیوە. شیعە هەموو هەوڵێک دەدەن خۆیان لەو شەڕە بپارێزن. ئەمە لە کاتێکدا هەندێک حیزب و لایەن لە عێراق و لە کوردستان گرێو لەسەر ئەو لێدانە دەکەن، بە تایبەتیش لێپرسراوانی پارتی دیموکراتی کوردستان لە ماوەیە بەڕوونی ئاماژە بۆ دەکەن کە لە حەشدی شەعبی دەدرێت. بەڵام ئەوی لەو نێوانەدا جێی سرنجە تا ئێستا لە کوردستانی جامادەکارێک بۆ ئەگەرە و لێکەوتەکانیان بارودۆخە پێشبینی کراوە نییە. لە باتی بەهێزکردنی دیموکراسی و پێکێنانی حکومەتێکی یەکگرتووی خزمەتگوزار بە پێچەوانەوە پەرلەمان پەکی کەوتووە حکومەت و دامەزراوەکانی چاودێری و بەڕەخرا و سەندیکاکانیشەوە شەریعەتیان نەماوە. دیموکراسی ژیانی سیاسی ئاڵۆز بووە. لە هەمووی خراپتر دابەشبوون و لایەنگیری ئیقلیمی لە جاران زۆر زیاتر بووە.